ئاشتی پەروەردگارتان لێبێ ئەزیزان خۆشەویستان لێرە زۆر خۆشحاڵم جارێکی تر بە خزمەتان شاد ببمەوە لە ڤیدیۆی پێشووتر باسی سپیچ تێکستەری گۆگڵمان کرد کە سپیچ تێکستەر بۆ زۆربەی زمانەکان کارەکات ئەوەی کە سپیچ ئەکات بە تێکست بۆ زمانی عەرەبی بۆ زمانی فارسی و بۆ زمانی ئینگلیزی و تورکی و بۆ باسمان کرد بۆ زیاتر لە ١٩٠ زمان بەردەستە بەڵام بەداخەوە زمانی کوردی تێدا نەبوو کە ئەوش بەڕاستی جێگای داغ بوو داخ و ئەسەف بوو بەڵام ئەم جارە باسی سیستەمێکەکەین کە بۆ زمانی کوردی دروست کراوە چەند بەڕێزێک دروستیان کردووە کە گروپێکیان هەیە بە ناوی گروپی ئاسوسۆفت کە لەوێوە چەندین ساڵە شەو نخوونیەکەن بۆەوەی یەکەمین ئەپلیکیشنە دروست بکەن تۆ قسە پێ قسەکان بێ بنووسی بۆی کە ئێمە زۆر پێویست ناکات باسی بکەین خۆتان کاتێ ئەبینن ئێمە تێستیەکەین کوالیتیەکەی زۆر زۆر بەرزە ڕاستەوخۆ قسەکانت کە ئەکەیت ئەیکات بنووسی وەجگە لەوەی کە کوالیتی زۆر بەرزە کە بەڕاستی جێگای دڵخۆشیشە ئەبینین خەڵکانێک هەن تاوەکو ئێستا خزمەتی یانەوەی خزمەتی زمانی کوردی بکەن بە هیچ بەرژەوەندیەک و بێ ئەوەی کە ڕەچاوی هیچ بوارێکی مادی بکەن لە بەرامبەرە تەنها نیەتیان وایە کە خزمەتێکی میلەتی کوردی بکەن کە میلەتێکە بەڕاستی جێگای ئەسەفە ئەبینین کە نزیک لە 40 ملیۆن سپیکەرمان هەیە بە 4 پارچەوە بەڵام تاوەکو ئێستا ئێمە هیچ سیستەمێکی سپیچ ریکۆگنیشنمان نەبوو کە مێژووی سپیچ ریکۆگنیشن کە هەمومان ئەزانین ئەگەرێتەوە بۆ ساڵی 1952 کە یەکەمین جار دروست بوو بە شێوەیەکی فەرمی ساڵی 1970 لە زانکۆی IBM ئەمریکی پاڵپشتی کرا و یەکەم مۆدێڵیان دروست کرد لە ڕێگای HMM هیدی مارکۆف مۆدێڵ لەوێەوە مێتۆدی HMM دروست بوو کە تایبەت بوو بە سپیچ ریکۆگنیشن و یەکێک بوو لە مۆدێڵە ستاتیستیکەکان لێرە زۆر ناچینە ناو ئەم بوارە بەڵام ئێرە بەڕاستی جێگای دڵخۆشیە باسکەین و ئێمە دەستخۆشی لە مستافە بەڕێزاکەین کە چەندی ساڵە شەو نخۆنیان بینیە بۆ دروستکردنی ئەم سیستەمە لێرە من حەزەکەم چەند ڕستەیەک بێنم لە بوارە جیاجیاکان زانین کوالیتی ئەم سیستەمە تا چەند بەسەرەوەی و چۆن کارەکات و ئەو کارانە ئەو قسەکانی ئێمە کات بنووسین هایشیاوی ئەوەی بەکاریبێنی یاخود هەر ئەپلیکیشنێکە و کوالیتێکی زۆر خراپی هەیە و یاخود کوالیتی زۆر بەرزە ئێمە باسی کوالیتی ناکەین خۆتان ئەنجامەکەی ببینین کاتێ قساکەین قسەکانمان چۆن ئەکات بنووسین لێرە کلیکەکەین لەسەر قسە بکە کلیکەکەین لەسەر ئەم بەشیان شتێک دێنم بیخوێنینەوە ئەگەر ئێمە بە کردار و ڕەفتاری خۆمان ڕەوشتە بەرزەکانی ئیسلام و بڵندی ڕاستیەکانی ئیمانمان پێشچاوی خەڵکی بخستایە ئەگەر ئێمە بە کردار و ڕەفتاری خۆمان ڕەوشتە بەرزەکانی ئیسلام و بڵندی ڕاستیەکانی ئیمانمان پێشچاوی خەڵکی بخستایە ئەوە پۆل و دەستە دەستە شوێنکەوتوانی ئاینەکانی تر دەهاتنە ناو ئاینی ئیسلامەوە مامۆستا سەعیدی نەورسی تقریبا لە 4 ڕستایی یەک وشە چیە یەک وشەشی هەڵە نەکردووە لە قسەکردنی بە تێکستە بۆمبێکی چێنراو بە ئۆتۆمبیلی فەرماندەیەکی پێشمەرگەدا تەقیەوە ژمارەیەک گەنجی خۆبەخش لە کەلار دیواری قوتابخانەکان نۆژەن دەکەنەوە کەناڵی کوردستان 24 مەلا عەلی کەڵک لە ئەڵبانیا شایەتومان بە کچێکی ئەڵمانی دێنێت پێت چۆنە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی گۆگڵی کرد
کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان گێڕانەوەی ئەزموونی کارکردنی نێوخۆیی و پەیوەندی دەرەکی. زانکۆی سۆران میوانداری گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. بەڕێزانۆک و بینیمان ئەو کۆمەڵە قسانەی کە کردمان بەڕاستی جێی دەستخۆشیە کە قسەکانی ئێمە بە دروستی ئەکات بنووسین و پۆستەکانیشمان هەمووی ئەمڕۆیە 12/5/2022 لە سۆشیال میدیا وەرمان گرت کە وەکو بینیمان لە پەیجی زانکۆی سۆران و لە پەیجی کوردستان 24 و لە یەکێک لە گروپەکان کە وتەیەکی مامۆستا نورسیان بڵاو کردبەوە کە ئەبینین ئەگەر بیخوێنینەوە لەم پەرەگرافەیە بخوێنینەوە ئەبینین کە بە هەمووی وشەیەک یاخود دوو وشەی هەڵە کردو ئەگەر ئێمە بە کردار و ڕەفتاری خۆمان ڕەوشتە بەرزەکانی ئیسلام و بڵیندی ڕاستەکانی ئیمانمان پێشساوی خەڵکی بخستایە ئەوە پۆل دەستە شوێن کەوتوانی ئاینەکانی تر دەهاتە ناو ئاینی ئیسلام. مامۆستا سەعیدی نەورسی بۆمبێکی چێنرا و کە بەڕاستی ئەوش زۆر دزەی دڵخۆشیە. بەداخەوە من مایکی کۆمپیوتەریشم کوالێتی زۆر خراپە چۆن دەنگی فانەکانی کۆمپیوتەرەکەم زۆر دێ و لە کاتی ڕیکۆردی ڤیدیۆکەش خۆتان هەست دەکەن کە دەنگی کۆمپیوتەرەکە فانەکانی کۆمپیوتەرەکە چەند بێزارکەریشە. ئەگەر بێت و هەر مایکێکی ئاسایی بەکاربێنی مایکی کۆمپیوتەر نەبێ کوالێتیەکەی زۆر ئەچێتە سەرترەوە. بینیمان کە لەم هەموو ڕستەی کە خوێناومان ئەبینین کە بۆ نمونە نزیک 100 وشەیە یاخود بڵێن 50 وشێ تەنها وشەیەک یان بڵێن وشەیەک دوو وشە یاخود یەک وشە دوو شەشی هەڵە نەکردووە. زۆر خۆشحاڵ بووم لەو ڤیدیۆی کە باسی ئەم پرۆژەم کرد. ئەم پرۆژەم پێ ناساندم. ئینشاءڵڵا ئێمە و ئێوەش چاوەڕێی بەرهەمی باشترەکەین لەم گروپە بەڕێزە و ئینشاءڵڵا هەر شتێکی تر هەبوو لە هەر بوارێکی تر ئێمە ڤیدیۆی لەسەرەکەین و بە ئێوەی خۆشەویست ئاشنایەکەین. لێرە دەینە کۆتایی تا ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.